دەنگدانی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان کاردانەوەی لێکەوتەوە و لەو چوارچێوەیەشدا شوان داودی ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە شارەکانی کوردستان و لە شارەکانی مەسڵ و کەرکووکیش پەرلەمانتارانی پێکاتەکان نەیانتوانیوە تەواو گوزارش لە پێکاتەکانی خۆیان بکەن و لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە قۆڕەخ کراون. ئەوەش لە کاتێکدا کە لە پەرلەمانی عێراقیش کورسی پێکاتەکان لەلایەن حیزبێکەوە قۆڕەخ کراوە. وتیشی نوێنەری پێکاتەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقیش نوێنەری حیزبی ترن و لە هەردوو پەرلەمانەکە گوزارش لە خودی پێکاتەکانی خۆیان ناکەن. ئەوەشی خستە ڕوو پێویستە ڕێژەی نوێنەری پێکاتەکان لە پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان چارەسەر بکرێ، چونکە جیاوازێکی زۆر لە نێوان ڕێژەی پێکاتەکانی هەردوو پەرلەماندا هەیە. بە نمونە لە پەرلەمانی کوردستان لە کۆی 111 کورسی 11 کورسی بۆ پێکاتەکان دانراوە، واتە ڕێژەی لە 10.10، بەڵام لە پەرلەمانی عێراق لە کۆی 329 کورسی 5 کورسی بۆ پێکاتەکان دانراوە کە دەکاتە ڕێژەی لە 101.6. ئەوەشی خستە ڕوو ئەو کەسانەی کە خۆیان وەک کاندیدی پێکاتەکان دیاریەکەن پێویستە مەرجیان بۆ دابنرێ. لەگەڵ ئەوەشدا پێویستە جگە لە دانانی کورسی پێکاتەکان لە هەردوو پەرلەمانی عێراق و کوردستانیش هاوشانی پێکاتەکان کورسی ئاینە جیاوازەکانی وەک کاکەییەکان و ئێزیدیەکانیش هەبێ. یونادەم یوسفکەنا سکرتێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانی ئەڵێ ئەوەی لە پەرلەمانی کوردستان ڕواداد ئەنجامی ئەو کەم تەرخەمیەیە کە پێشتر داوایان کردووە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و بە تایبەت کورسی کۆتاکان. ئاماژە بۆ ئەوەشە کە هەرزوو داوایان کرد کورسی کۆتاکان لەلایەن خەڵکی کۆتاکانەوە هەڵبژێرێ، نەک بە دەنگی ئاسایش و پۆلیس بچێتە پەرلەمان. بۆیە کاتێک بە دەنگی ئاسایش و پۆلیس کاندیدەکە دەچێتە پەرلەمان، ئەو کاتە بە قسەی ئەو حیزباکە کە گەیاندوێتە ئەو شوێنە. ئەوەشی خستە ڕوو ئەگەر کاتی خۆی هاوکاریمان بکرایە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی هەرێم، ئێستا وا نەدەبوو. هەروە تورکمان نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژارد نەک سەر بەلایەنێک بێ. بۆیە تا یاساکە هەموار نەکرێتەوە کورسی کۆتاکان هیچ مانایەکی نییە. سکرتێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانی ئەوەشی خستە ڕوو لە کۆی 5 پەرلەمانتاری کلدانەکانی پەرلەمانی کوردستان 4 پەرلەمانتاریان نوێنەری پارتین و تەنها یەک دانیان بە دەنگی خۆمان چۆتە پەرلەمان. لەلایەکی تریشەوە حیزبی ئەبنا النەهڕین لە ڕاگەیەندراوێکدا هۆشداری توندی داوە لە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتارانی کوردستان و ئەو هەنگاوەی باکارێکی مەترسیدار لە قەڵەم داوە لەسەر داهاتووی سیستەمی دیموکراتی و ئازادی و ڕادەربڕین لە هەرێمی کوردستان. حیزبی ئەبنا النەهڕین تەکیدی ژەکاتەوە ئەو پەرلەمانتارەی پارێزبەندی لەسەر لابراوە هیچ تاوانێکی یاسایی ئەنجام نەداوە، بەڵکو تەنها ڕەخنەی لە گەندەڵی و گەندەڵکاران گرتووە. حیزبی ئەبنا النەهڕین ئەوەشی خستۆتە ڕووکە ئەوان هەن لە سەرەتاوە داوای هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی کۆتاکان بۆ ئەوەی نوێنەرایەتی ڕاستەقینەی نەتەوە کەمینەکانی نێو هەرێمی نوێنەرایەتی نەتەوەکانی خۆیان بکەن، نەک وەک ئەوەی ئێستا دەگوزارێ لەلایەن لایەنێکی سیاسیەوە بۆ بەرژەوەندی بەرتەسکی حیزبی بەکاربێنرێن. حیزبی ئەبنا النەهڕین تاکیدیشی کردوتەوە کە ئەوان بەشێکی ڕەسەنن لە هەرێمی کوردستان و هەموو مافێکیان هەیە بۆ ئەوەی کاری سیاسی ئەنجام بدەن بەو پێی کە بەرژەوەندی نەتەوە کەمینەکان و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدی دێنن، بەڵام ئەوان هەمیشە نابنە داردەستی لایەنێک دژ بە لایەنێکی تر.